ئەمە دۆخی بانگی ئەلیکترۆنیە لە ئیدارەی سۆران. لە هەولێرەوە بانگ دەدرێت و لە سۆران پەخش دەکرێت. زۆر جاریش بانگ بەم شێوەیە دەگاتە گوێی هاوڵاتیان. دوای بڕیاری یەکوتاری، وەزارەتی ئەوقاف دەستی بۆ بانگی ئەلیکترۆنیش بردوو. دەیەوێت لە ڕێیانەوە وەزارەتەکە زیاتر برەو بە مرکزیەت ببات. خەڵکانێکی زۆر لەو خێرە مەحروم ئەبن. مامۆستایەکی ئاینی دەڵێت بانگی ئەلیکترۆنی ئیشکالی شەرعی هەیە و خەڵک بێبەش کراوە لە خێر و پاداشتی بانگدان. لە کاتێکدا سۆران پڕیەتی لە کەسانی دەنگخۆش، بۆ دەبێت لە هەولێرەوە بانگی بۆ بدرێ. ئەگە تەماشای فرمودەکانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام، فەضائیلی بانگدان فەزڵ و گەورەی زۆری تێدایە. خەڵکانێکی زۆر لەو خێرە مەحروم ئەبن. خەڵک حەزی لێیە پێی خۆشە بانگ بدات، هەتا ئەگەر تەتەووعیش بیر خەڵکەیە خۆبەخشانە بانگ ئەدات ئەگەر لیان بگەڕێن. بەڵام حکومەت خەڵکێکی زۆری لەو خێرە مەحروم کرد. یەشێکی لەو فەزڵە گەورانەی کە پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله عليه وآله وسلم فەرمێ بانگ بێژەکان لە ڕۆژی قیامەت گردنیان لە هەموو عالەم درێژترە و بەرزترە، وەکو ڕێز و احترامێک کە بانگ بێژەکان جیا بکرێنە ناو خەڵک کە تاجی شکۆ و ویقارە لەسەر سەریدا ئەدرێت کە ئەوانە بانگ بێژ بووینە. حکومەت ئەوەی بڕیەوە، خەڵکانێک زۆر نیگەرانن لەو ڕۆوە و خەڵکێکی زۆر تەعین بووە بەو ناوە بە ناوی موئەزین ئێستا کاری نەماوە بەڕاستی. هیچ مزگەوتێک نییە بانگبێژی بۆدانە مەزرابێت، بەڵام حکوومەتی ماوە بەسەرچوو وەک ئەوەی هیچ کێشەیەکی نەما بێت چارەسەری بکات پەنای بۆ بانگی ئەلیکترۆنی بردووە. وەزارەتی ئەوقافیش لێشاوێک فەرمانبەری هەیە کە دەیتوانی خولی بانگدان بکاتەوە و دەنگخۆشی بکاتە پێوەری بانگبێژی نەوەک تەسکیەی حزبی. هاوڵاتیانی سۆران نیگەرانن لە بانگی ئەلیکترۆنی و دەڵێن ئەم دەسەڵاتە ئامانجی لاوازکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و بێواتاکردنی شەعائیرەکانیەتی. عیبادەتەکان، شاعیرە دینیەکان بە هیچ شێوەیەکی ناکرێت بە شێوازی ئەلیکترۆنی پیادە بکرێن و جێبەجێ بکەن لە کاتێکدا ئەتوو کۆمەڵە توانایکی مرۆیی هەیە کاتوانەوەی شەی بکەن. بەدەیان و سەدان و هەزارها خەڵکتان دامەزراند و تەعینتان کرد بە ناوی بانگبێژ و قاری و موئەزین. وەڵامم دەنەوە ئەوانە مەسیریان چی لێ دەچیان بەسەردێ. ئەو هەموو گەنجە دەنگخۆشانەمان هەیە، وەکو دەڵێن پێیان خۆشە پەرە بە دەنگخۆشەکەیان بدەن. بەدەیان مزگەوت و بەدەیان کەسی تێدایە ئامادەی تێدایە منافەسەی لەسەر دەنگخۆشی. ئایا چ وەڵامی ئەو گەنجانە ئەدەنەوە کە بەتەما بوون پەرە بە دەنگخۆشیان بدەن؟ حاڵەتێکی دیکە لەو ڕۆژانە ئەو برادێک یەکێک لە برادەرەکانم ئاگاداری کردمەوە هەر لەسەر بانگی ئەلیکترۆنی لە گەڕەشی بەختیاریە ماڵیان لە بانگی عیشایە بانگی بەیانی درایە هەر لە بانگی عیشایە سەڵات و خەیر منە نەوم. یعنی ئەو خەڵکە هێشتا دەخەوێدانیە و نەخەوتیە پێیان ئەڵێ ئەسەڵات و خەیر منە نەوم. بەڵام بزەبێت ئەوە ڕێک لەسەر ئەو سیستەمەی جێبەجێکرێت. بەڕاستی خەڵکەکە لە خەوەکی زۆر قوڵدایە، ئەگەنە ئەو سیستەمە نەبوو بسە پێنراوە بەڕاستی. نەفەرێک بی دەنگخۆش بی لە مزگەوتێ بانگ و کە بارا بدەن نەکە ئەوان ترۆن ئەوان تڕۆ دەبی ئەنترۆ بە خودای نەهێشتە لۆ ئەو کەسەی بانجێدە لە مزگەوتێ ئەو خێر و سەوابەی نەمایە. ئێجا گەلک کەس پێ خۆشە لە مزگەوتێ بانگ بدات لۆ خاتە خێری بگەتێ کە بارێ بکە عالەم لە دوو دەنگ و ئەوەی بانگدان یەکێکە لە ڕێوڕسمەکانی عیبادەت لە ئیسلام و نیشانەی جیاکەرەوەی نێوان وڵاتانی مسلمانان و کوفرە. دەسەڵاتی ئەڵمانی کوردی پەنایان بۆ بانگی ئەلیکترۆنی و یەکوتاری بۆ سەرجەم مزگەوتەکان بردووە لە پێناوی ئەوەی مزگەوتەکان لە بەرژەوەندی حیزبی خۆیان بەکاربێنن، وەک ئەوەی لە سەروبەندی هەڵبژارنەکاندا دەبینرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.